بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و هەندێک ناوچەش لێزمە باران دەیگرێتەوە. بەڕێبەتی کەشناسی هەرێمی کوردستان ڕایگەیاند بەهۆی کاریگەری نزمە پاڵەپەستۆی دەریای ناوەڕاست پێشبینی دەکرێت لە پاشنیوەڕۆی ئەمڕۆ بارانبارین لە ناوچەکانی ڕۆژاوای هەرێم دەست پێ بکات. ڕۆنیشی کردەوە کاریگەری نزمە پاڵەپەستۆکە زیاتر دەبێت و بارانبارین تەواوی هەرێمی کوردستان دەگرێتەوە و لە هەندێک ناوچەش لێزمە باران و لە ناوچە شاخاویەکانیش بەفر دەبارێت. بەپێی پێشبینیەکان شەپۆلی بارانبارین تا کۆتایی ڕۆژی دووشەمەیە مەفتەیە بەردەوام دەبێت. منداڵێکی تازە لەدایک بوو لە نێو خانوویەکی تەواو نەکراو لە ناوەندی قەزای سۆران دۆزرایەوە. ڕێزان بالک بەڕێوەبەری ڕاگەیاندنی نەخۆشخانەی لەدایک بوونی مناڵانی سۆران بە پەیامی ڕاگەیاند. ئێوارەی دوێنێ کاتژمێر 6 لە گەڕێکی ئازادی لە نێو خانوویەکی تەواو نەکراو منداڵێکی تازە لەدایک بوو فڕێدراو و پاش دۆزینەوەی هێنرایە نەخۆشخانەکەیان. ئێوارەی دوێنێ لە گەڕێکی ئازادی لە ناوەندی قەزای سۆران لە کاتی یاریکردن لە سەرکۆڵاندا چەند منداڵێک گویان لە گریانی منداڵێک دەبێت لە ناو خانوویەکی تەواو نەکراودا. کاتێک دەبینن منداڵێکی زۆر بچووکە خەڵکی گەڕێکی لێ ئاگادار دەکەنەوە و پاشگەشتنی دەستگا ئەمنیەکانیش منداڵەکە ڕادەستی نەخۆشخانەی مناڵبوونی سۆران کرا. ڕەگەزی منداڵەکە کوڕە و پێدەچێت چەند کاتژمێرێک پێش فڕێدانی لەدایک بوو بێت و لە ئێستاشدا لەژێر چاودێریدایە و باری تەندروستیشی زۆر باشە. هەفتەی هەستیاری بۆ خۆپارێزی لە کۆرۆنا لە سلێمانی ڕاگەیەنرا و تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکات پابند بن بە ڕێنماییە تەندروستیەکانەوە. سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند ئەم هەفتەیە هەفتەیەکی هەستیارە بۆ خۆپارێزی لە ئاپەتای کۆرۆنا لە شاری سلێمانی و دەوروبەری. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکات ئەم هەفتەیە زیاتر پابند بن بە ڕێنماییە تەندروستیەکانەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی داوا دەکات هەر هاوڵاتیەک لە وڵاتی ئێرانگەڕاوەتەوە و نیشانەکانی وەک بەرزی پلەی گەرمی و کۆکە و پژمینی هەیە پێویستە سەردانی کلینیکی چارەسەری کۆرۆنا بکات لە گەڕەکی سەرچناری شاری سلێمانی. بەپێی خشتەی چاودێریکردنی ڤایرۆسی کۆرۆنا ژمارەی توشبووان بەو ڤایرۆسە لە جیهاندا گەیشتووەتە 84,132 کەس و 2876 کەسیش بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستداوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند ئاستی مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا بەرز بووەتەوە و ئاشکراشی کرد 11 وڵات کۆرۆنایان لە ئێرانەوە پێگەشتووە و 24 وڵاتی دیکەش لە ئیتالیاوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت کۆرۆنا گەشتووەتە 41 وڵات و لە پاش چین ئێران زۆرترین توشبوانی کۆرۆنای تێدایە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای کرد 11 وڵات لە ئێرانەوە کۆرۆنایان پێگەشتووە و 24 وڵاتیش لە ئیتالیاوە. بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە چین 329 حاڵەتی توشبوونی نوێ تۆمار کراون و ئەو ڕێژەیەش کەمترین ڕێژەی تۆمار کراوە لە ڕۆژانی ڕابردوودا کاوەش دەرخەری کەمبوونەوەی مەترسی کۆرۆنایە لە چیندا. بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی وتیشی زۆرێک لە وڵاتان هێشتا ئامادەنین ڕێکارەکانی خۆپاراستن بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی بڵاوبوونەوەی خێرای ڤایرۆسی کۆرۆنا بگرنەبەر. هەروەها وتیشی ئێستا هەوڵەکان بەردەوامن بۆ پێشخستنی زیاتر لە 20 ڤاکسینی دژ بە ڤایرۆس لە جیهاندا لەگەڵ چارەسەری دیکە کە لە تاقیکردنەوەکاندایە. وتەبێژی ناوەندی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ئێران ڕایگەیاند باشترین خۆپارێزی لە کۆرۆنامانەوەیە لە ماڵ و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە بۆ پاک و خاوێنی شەخسی. ناوەندی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ئێران کەمکردنەوەی 2 کاتژمێری دەوامی فەرمی لە فەرمانگە حکوومیەکانی وڵاتەکەیدا ڕاگەیاند و وتیشی باشترین خۆپارێزی لە کۆرۆنا مانەوەیە لە ماڵەکان و ڕاگررتنی پاک و خاوێنی شەخسیە. بەپێی ئامارە فەرمیەکانی کۆرۆنا 24 پارێزگای ئێرانی گرتووەتەوە و ڕێژەی توشبوونیش گەشتووەتە 388 کەس و لەو ڕێژەیەش 34 کەس گیانیان لەدەستدا و 73 کەسیش تەندروستیان چاک بووەتەوە و گەڕاونەتەوە ماڵەوە. وتێبێژی وەزارەتی تەندروستیش دەڵێت ئەوانەی تووشی کۆرۆنا بوون زیاتر تەمەنیان لەسەر و 50 ساڵەوەیە و ئەوانەشی گیانیان لەدەستداوە تەمەنیان لەسەر و 6 ساڵەوە بووە. کۆرۆنا ناوەندەکانی خوێندنی لە ئێران و ژاپۆن و پاکستان داخست و کەنەداش داوا لە هاوڵاتیانی دەکات ئێران جێبهێڵن. سعید نەمەکی وەزیری تەندروستی ئێران ڕایگەیاند سەرجەم خوێندنگاکان بۆ ماوەی 3 ڕۆژ دادەخەن و ڕوونیشی کردەوە کە بڕیارەکەیان لەسەر بنەمای هەڵسەنگاندنی بارودۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داوە. لەلایەکی دیکەشەوە شینزۆ ئابی سەرۆکی وەزیرانی ژاپۆن ڕایگەیاند
لە پێناو سەلامەتی منداڵاندا بڕیاریاندا خوێندنگاکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی بەداخراوەی بێڵنەوە هۆکارەکەشی بۆ ڤایرۆسی کۆرۆنا گەڕاندەوە. هاوکات حکوومەتی پاکستانیش بڕیاریدا بەشێک لە خوێندنگاکان دابخات، ئەویش دوای ئەوەی چەند حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەیاندا تۆمار کراوە. کەنەداش لە ڕاگەیەندراوێکدا داوا لە هاوڵاتیانی کەنەدایی دەکات بە هیچ جۆرێک سەردانی ئێران نەکەن و ئەوانەشی لە ئێراندان پێویستە وڵاتە جێبهێڵن. حکوومەتی سعودیە 20 حاڵەتی توشبوون بە کۆرۆنای لە ناو کۆمپانیای مەراعی ڕاگەیاند و ئەوەش زیانی بە بەرهەمەکانی دەگەیەنێت. ڤایرۆسی کۆرۆنا گەشتە سعودیە و بەرپرسانی وڵاتەژە ئاشکرایان کرد. نزیک بە 20 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە لە کۆمپانیای مەراعی تۆمار کراوە. مەراعی کۆمپانیایەکی بەرهەمێنانی بەرهەمەکانی شیرە و لە ساڵی 1970ەوە دامەزرا و ساڵانە نزیک بە 250 ملیۆن دۆلار داهاتی هەیە و 12,000 هەلی کاریش ساڵانە دەڕفسێنێت. پاژاشکرابوونی 20 حاڵەتی کۆرۆنا لە ناو کۆمپانیاکەدا ترسیەوە لە ئارادایە بەرهەمەکانی مەراعی هۆکار بن بۆ گواستنەوەی کۆرۆنا و بەوەش مەترسی لەسەر کەمبوونەوەی ڕێژەی بەرهەم و فرۆشتنی لە ئارادایە. کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەنگدان لەسەر کابینەکەی محەممەد عەلاوی بۆ سبەینێ یەکشەممە دواخرا. محەممەد عەلاوی کاندیدی سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و لە نووسراوێکدا داوای لە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد دانیشتە تایبەتەکەی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر حکوومەتەکەی دوا بخات بۆ ڕۆژی یەکشەممە. عەلاوی هۆکاری داواکاریەکەی گەڕاندەوە بۆ تەواوکردنی پێکهاتەی کابینەکەی. بڕیار بوو هەفتەی ڕابردوو ئەنجومەنی نوێنەران دەنگ بە کابینەکەی عەلاوی بدات، بەڵام بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایی پەرلەمانتاران دانیشتنەکە دواخرا و ئەمڕۆژ بۆ جاری دووەم کۆبوونەوەکە دواخرا و چاوەڕێ دەکرێت سبەینی یەکشەممە دەنگ بە کابینەکەی عەلاوی بدرێت. شەڕ و پێکدادان لە نێوان کەمینەی موسڵمانەکان و زۆرینەی هیندوسەکان لە پایتەختی هیندستان بەردەوام و 38 کەسیش گیانیان لەدەستداوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا موسڵمانەکانی پایتەختی هیندستان لە دژی یاسای نوێی ڕەگەزنامە کە مافی زیاتر دەداتە هیندوسەکان خۆپشاندانیان کرد و لەلایەن هیندوسەکانەوە بەرپەرش درانەوە و شەڕ و ئاڵۆزی لێکەوتەوە. میدیاکانی هیندستان ئاماژە بەوە دەکەن ئاڵۆزیەکان ئەو کاتە دەستی پێکرد کە کاپیل میشرا سەرکردەیەکی پارتی خەڵکی هیندستان کە لە پەرلەماندا دەنگی یەکەمیان هەیە ڕایگەیاند موسڵمانەکان پێویستە واز لە کۆبوونەوە و خۆپیشاندان بهێنن ئەگەرنا ڕوبەڕووی ئەندامانی حیزبەکەیان دەبنەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو یاسا لە دەستوری هیندستاندا هەموار کراوەتەوە کە تیاندا ڕێگە بە هەر کۆچبەرێکی هیندوسی وڵاتەکانی دیکە دەدات لە دوای تەواوکردنی 6 ساڵمانەوە بە فەرمی ببێتە هاوڵاتی هیندستان، بەڵام ئەو مافەی بۆ موسڵمانەکان تێدا جێ نەکراوەتەوە. لە ئێستاشدا زۆرینەی هیندوسەکان کە دەسەڵاتیان لە دەستەستەمێکی زۆر لە موسڵمانەکان دەکەن و ناوەندە نێودەوڵەتیەکانیش بەرامبەر ستەم و کوشتوبڕی موسڵمانانی هیند بێدەنگیان هەڵبژاردووە. پاش 18 مانگ گفتوگۆ بڕیار ئەمڕۆ ڕێکەوتنی ئاشتی لە نێوان ئەمریکا و بزوتنەوەی تالیباندا لە دوحەی واژۆ بکرێت. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکدا ڕایگەاند ئەگەر لێک تێگەشتنەکەی نێوان شاندی ئەمریکا و تالیبان سەرکەوتوو بێت ئەوە ئەمڕۆ ڕێکەوتنەکە لە دوحەی پایتەختی قەتەر واژۆ دەکەن. بەپێی زانیاریەکان ڕێکەوتنەکە لە نێوان زاڵمای خەلیلزاد نوێنەری ئەمریکا و عەبدولغەنی نوێنەری تالیبان واژۆ دەکرێت. پۆمپیۆ دەڵێت ئەمریکا بە وردی چاودێری ئێران دەکات بۆی نەبێتە هۆی هەڵۆشاندنەوەی ئەو ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و بزوتنەوەی تالیبان. پێشتر چەندین جار حکوومەتی ئەمریکا و بزوتنەوەی تالیبان دانوستان و گفتوگۆیان بە مەبەستی ڕێکەوتن لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بەرامبەر کۆتاییهێنان با توندوتیژیەکانی ئەنجام داوە، بەڵام بەهۆی بەردەوامی توندوتیژیەکانی تالیبانەوە دانوستانەکان هیچ بەرەمێکیان نەبووە. بینەرانی عزیز، گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان پێشکەشکردن، پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین.